زارێکی تر دانیشتوانی هەفتا گوندی سنووری نەحیەی قوشتەپە خۆپیشاندانیان ئەنجامدا و بۆ ماوەی 4 کاتژمێر ڕێگای سەرەکی ئۆتۆمبیلە بارهەڵگرەکانیان داخست. خۆپیشاندەران دەڵێن ئۆتۆمبیلە بارهەڵگرەکان ڕێگاکەیانی تێکداوە و زیانی بە ناوچەکەیان گەیاندووە. ئەوە پێنجەمی جار ئێمە لێرە ڕێدەگرین 2003 لە کانی بزرا چەندی جار ڕاستە خۆ چوینە لای محافزیش کە ڕێگاکەمان بۆ بگوازنەوە بۆ شێراوە هەر دەستیمان پێ دەکەن. ئەوە 5 مانگ لەوە پێش زەنابیستان ڕووماڵتان کرد قایمقام بەخۆی وعدی 15 ڕۆژی پێدا ئێمەس هەمومان 5 ڕۆژمان کردە خاتری قایمقام ئەوە 20 ڕۆژەکە تێپەڕی 5 ڕۆژ کەش تێپەڕی 3 مانگ کەش تێپەڕیە ئێستا ڕێگە چۆن دەبین هەروەیە. دانیشتوانی گوندەکانی ئەو سنوورە دەڵێن بەردەوام ئۆتۆمبیلە بارهەڵگرەکان بە گوندەکانیاندا تێپەڕ دەبن و زیانی زۆریان بەر دانیشتوان و مەڕ و ماڵاتی گوندەکان گەیاندووە. ئیدارەی ناوچەکەش بەڵێنیدا لە هەفتەی داهاتووەوە هاتوچۆی بارهەڵگرەکان لە گوندەکانەوە بگوازرێتەوە بۆ ئەو ڕێگایی کە لە 90% کارەکانی تەواو بووە. ئیشەکە تاخیر بووە تاخیربوونەکەش لەبەر هەوەی باران بارین بۆ تاخیر بووە گەنا ئیشەکە 95 تەواو بووە بڕیاردرایە کە ئەو ڕێیە ئەو گلۆریانە پێدا دێتن بگوازرێتەوە ڕێیەکەیت کە هیچ کێشە نمایە تەنها بێتە حملی بووە کێشە شوانە ڕێیەکەش هەر هەفتەك دە ڕۆژکەی مایە و لۆرەکان دەگوازێنەوە ئەو لای و کێشەکە کوتای پێدێت. داخستنی ڕێگای ئۆتۆمبیلە بارهەڵگرەکان لەلایەن خۆپیشاندەرانەوە بوو بەهۆی ڕیزبەستنی زیاتر لە 2000 ئۆتۆمبیل. شوفێرانیش دەڵێن زیانیان بەرکەوتووە چونکە لە کاتی خۆیدا نەیانتوانیوە بارەکانیان بگەینە شوێنی مەبەست. بۆ ئێمە شۆفێر ئێستاکە بۆیە سەعات 7 بارەکەمان لە شوێن خۆی بووە ئەوە تا بەبوونی ئەم ئیزدیحامات و ئەم مزاهرە و شتی وایەوە ئێمە بارەکانمان لە حساب کە لە دەستمان چوو لەبەر هەندێک کەسەیە خۆراش بێ کە خۆراگەکەی نەگات ئەو مزەمیدەیەسی لە دەسار دەبێت دێتخوا حکومەتە زادەیە 38 کیلۆمەتر نابێ بەخوا پێچاوێتتر بۆ حکومەتی. دوای پێدانی بەڵێنی بەرپرسانی ئیدارەی ناوچەکە بە گواستنەوەی ڕێگای بارهەڵگرەکان لە ماوەی کەمتر لە 10 ڕۆژدا خۆپیشاندەران کۆتاییان بە خۆپیشاندانەکە هێنا و ڕێگاکەیان کردەوە و ڕاشیان گەیاند. گەرداواکاریەکە جێبەجێ نەکرا ئەوە دەست دەکەنەوە بە خۆپیشاندان. لە دوای 5 کاتژمێر لە چاوەڕوانی دانیشتوانی گوندەکانی بناری دێدەوان 2000 بەڕێوەبەری نەحیەی قوشتەپە هاتە نێو گرتبوونەوەکە و لە ڕێگای هێزێکەوە ڕێگاکەی کردەوە. دانیشتوانی گوندەکانیش دەڵێن ئەگەر هاتوچۆی سەر ئەم ڕێگایە نەگوازرێتەوە و زوو پرۆژەکە جێبەجێ نەکرێت هەڵوێستی تریان دەبێت. شیراز عەبدوڵڵا NRT گوندی ئازیانەی سەر بە نەحیەی قوشتەپە هەولێر.